نزیکەی 1.2 ملیۆن زەویوزاری کوشتوکاڵی لە نێوان جوتیارانی کورد و عەرەب کێشەی لەسەرە و یەکلایی نەکراوەتەوە. ئەمەش لە کاتێکدایە بەپێی مادەی 140 دەستور دەبوو هەرزووە و کێشەیە لە چوارچێوەی بڕگەکانی ئەو مادە دەستوریە چارەسەر بکرایە. ئەندامێکی خولی پێشووی پەرلەمانی عێراق هۆکاری یەکلایی نەبوونەوەی کێشەی زەویە کشتوکاڵیەکان بۆ کەمتەرخەمی بەغداد و ناکۆکی نێوماڵی کورد دەگێڕێتەوە. هۆیەکیان ئەوەیە کە تا ئێستا لە حکوومەتی بەغا نەفسیەتی شۆڤینی هەیە، چایان بە دەستکەوتەکانی کووردە هەڵنایە کە لە دەستوری عێراقەیە کە دەستوریەکە کە هەموو گەلی عێراق دەنجی پێداوە، ئەوەی کە قراراتی لزنی شوون شیمال ئەوە جێبەجێ بکرا لەلایەن حکوومەتی عێراقیەوە کە بڕیاری پێدەرچووە و مادەی 140 لیزنەی مادەی 140 بڕیارەکانی دەرکردووە. ئەمە لەلایە کە حکوومەتی عێراق کەمتەرخەم بۆ لەو بارەدا، لەلایەکی ترەوە ئێمە وەکو کورد بەڕاستی یەکگرتوونە بووینە. یعنی بەشێکی خەلەلی گەورە ئەتوانم بڵێم ئەکەوێتە سەردەسەڵاتی کوردی کە ئێمە لە بەغا یەکگرتوونە بووینە کە چوینەوێ ڕاستە هەندێک ساڵ هەندێک خول هەبووە هەندێک لە ئەوەی کە حکوومەتی عێراقی تەشکیل کراوە ئێمە وەرەقەیەکی موحەدمان هەبووە حەزبە کورسانەکان، بەڵام دوای ئەوەی کە پۆستەکان هاتۆتە پێشەوە ئەو وەرەقەیە کاری لەسەر نەکراوە. بەپێی مادەی 140 دەستور دەبوو تا ساڵی 2007 سەرجەم بڕیارەکانی ئەنجومەنی بە ناو شۆڕشی باس هەڵۆشێتەوە و بڕگەکانی مادەکە جێبەجێ بکرایە کە یەکلایکردنەوەی زەویە کشتوکاڵیەکان یەکێکە لەو کێشە گەورانەی بۆتە سەرئێشە بۆ جوتیارانی کورد لە ناوچەکە. مەلەفی کەرکووک، مەلەفی ناوچە کوردستانی دابڕاوەکان، مەلەفی زەویوزاری داگیرکراوی کورد لە ئەولەویەتی کوردانیە، لە ئستراتیزیەتی کوردانیە. نوێنەرایەتی کورد هیچ خەمی لەسەر ئەو مۆزوعانە نییە و کاری لەسەر نەکراوە. بۆیە بینین لە ماوەی دامەزرانەوەی دەوڵەتی عێراق لە ساڵی 2003 لە دوایەوەی کە مادەی 58 دوای بوو بە مادەی 140 هیچ کام لەو قۆناغانەی کە لەو مادەیە دەستنیشان کراوە بە تایبەت قۆناغی ئاساییکردنەوە ئەوە ئاگرێتەوە کە هەموو ئەو بڕیارانەی کە بەناو لە مەجلس قیادە سەورە و شؤون شیمال بۆ تعریبکردنی ناوچە کوردستانی دابڕێنراوەکان و کەرکووک بە ئامانجی تعریبکردن دەرچوو وایە ئیلغا بکرایە هەڵبۆشایەتەوە. حزبی بەعس خۆی نەماوە، بەڵام ئاساوارەکانی ماوە، قەرارەکانی ماوە، بڕیارەکانی لوزنەی شؤونی شیمال و مەجلس قیادە سەورە تا ئێستا ساریە المەفعولە لە کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان کاری پێکرێ. باهۆی یەکلایی نەبوونەوەی کێشەی خاوەندارەتی زەویە کشتوکاڵیەکان بەردەوام جوتیارانی کورد لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی دارەی هەرێم لەگەڵ عەرەبی هاوردە دەسەویەخە دەبن و هەندێک جاریش دۆخەکە لە دەست دەردەچێت. بەو پێی هەردوو لا خۆیان بە خاوەنی زەویەکان دەزانن، هەر بۆیە مادەی 140 بە تاکە ڕێگای چارەسەری کێشەکان و یەکلایکردنەوەی کێشەی خاوەندارەتی زەویە کشتوکاڵیەکان بە تایبەت دەزانرێ. چیانووری کەناڵی پەیام، کەرکووک.